ڕژێمی ئێران لە سەرەتای دەست بەکاربوونی تا ئێستا یەکێک لە سیاسەتە چەپەڵەکانی چاندنی تۆی ڕق و کینە و دووبەرەکی بۆ لە ناو نەتەوە جیاجیاکانی ئێران و بەتایبەت لە ناو گەلی کورد. و هەروەها لە کاتی ڕووداوەکاندا هەڵەکانی قۆستۆتەوە بۆ نانەوەی ئاژاوە بەر لەسەر هەڵدانی تۆڕەکانی کۆمەڵایەتی لە ڕێگای بەکرێ گیراوانی لە گوند و شار لە ناو خەڵک دووبەرەکایەتی و شەڕ و ئاژاوەی ساز کردو. لە ئێستادا ڕێکارەکانی ئاسانتر بۆتەوە. لە ڕێگەی ئاکاونت و پەیجەکانەوە دەتوانێت نفوس بکات لەسەر هەموو چین و توێژەکان، تەنانەت مێر منداڵەکانیش هەنەدات بۆ دووبەرەکی و ناکۆکی. لە سۆشیال مدیاکان بە جۆرێک ناکۆکی لە ناو کوردان دروست دەکات کە تا لێواری ڕشنی خوێنی یەکتر هەیەبات. سیاسەتە چەپەڵەکەی ڕژێمی ئێران تەنیا بە کوردەکانی ڕۆژهەڵاتەوە نەوەستاوە و نفوزی کردووەتە سەر پارچەکانی تر و لە یەکتری کردن بە دوژمن. بە جۆرێک دەستور دەداتە ناو گەلی کورد و دەیهەوێت پەروەردەی ڕق و ناوچەگەری بکاتە خوێنی هەموو کوردێک. ڕژێمی ڕەگەزپەرستی ئێران دەست لە سێناریۆ و نانەوەی ئاژاوە هەڵناگرێت. ئەبێت گەلی کورد وشیار بن و بەرامبەر هەموو چەشنەکردارێکی دووبەرەکایەتی و ڕق و کینە و ئاژاوەکان بوەستنەوە و چڵی بکەنەوە. ڕێگە بە سیاسەتە چەپەڵەکانی ئێران نەدەن سەر بگرێت و دەرس بخاتە ناو پەیوەندی نەتەوەی کورد لە پارچەکانی کوردستان.